جارێک دن ڕوبەڕووبوونەوە دنابەرە هێزن ئەولەهیەن کەرکووکێ و چەکدارێن داعش لە چەند تاخێن باژێر دەرکات. سێ چەکدارێن داعش لە تاخە عەسکەری دەستکردن بە تەقەکردن و هێزن ئەولەهیە بەرسڤاوان دان. ئەوەشی لە پشمەوە دەیبینن تەرمی دوو چەکداری داعشە کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کوژراون و ئێستاش هێزێکی زۆری ئەمنی لە ئاسایش و پۆلیس هاتوونەتەوە شوێنەکە و ڕەوشەکە لەژێر کۆنتڕۆڵدایە. یەک جێ چەکداران لێ سەرپرا چار خواتەقاند و چەکدارێکی دنجی هات کوشتن و یە سێهەم هاتە دەستە سەرکردن. دارانی داعش لە پشتەوە بیر نابوون خەڵکەکە بینی بووی ئەو بوو تەلەفۆنیان بۆ هێزە ئەمنیەکان کرد تاوە سەرێ لێ شێوەهاتنە ئەم ماڵێ دووقات ئەم ماڵە عەرەبە و ماڵە عەرەبەکەی دەکرد و خۆشیان بەرگریان تێکرد بەسەخۆ بەزێت بە هێزەکانی پێشمەرگە هێزی ئاسایش و هێزی پۆلیس لێنێندا باشیان ئاتە جواب ئەوەتە جازەکارن ئەلێرەکەوتەوە وتیان کاکە سەعات 12 شەو بوو وتیان وا تێن بەرەوەیەوە وتێن چونکە ئێمە لە دوای ماڵمانەوە ئەستەخبارات خانوەکانیان زابط و ئاسایش هەیە لەم ناوە ئەمە یەکەم شەڕ لای جسرەکە بوو کە شورتەکانیان کوش ئێمە دەرچوین وتمان کاکە وەرن داعش لە ئێمە ئاسوورێتەوە کەس نهات اینجا خۆمان دەرچوێن ئەوە سەعات 8:30 هاتنە ئێرە تر دەستیان کردە تەقە و شورتە و پۆلیس و وابزان دژە تیرۆرش هات لەگەڵیانە ئەتر گشتیانیان کوشت و ئێستا ڕەوشەکە چۆنە لێرە الحەمدوللا ئێستا ئێرە زۆر باشە. ژێدەرێک جێ پۆلیسێک کەرکووکێ ژێ ئێنارتیرە ڕاگهاند لێ دەما ڕوبەڕووبوونی سێ ڕۆژێن دەرباز بوویدا 45 کەس شەهید بوون و 100 کەسێن دنجی بریندار بوون گۆندناواندا وڵاتی و پێشمەرگە و کارمەندێن ئاسایش و هێز ئەدجە تیرۆر هەبوون لە هەمبەردا نزیکی هەفتەیە چەکدارێن داعش هاتن کوشتن هۆژمارێک دنجی بدیل هاتن گرتن و چەند داعش بێ ئاوایەکی بەڵاوبووی دنافتاخێن عەرەب و تورکمان ئاکنجیدا مانا هێزن ئەولەهیەژی هەڵماتەکە گەڕان و پشکنینە لەوان تاخان دەست پێکریا. ئاجانسا پاراستن و زانیاریە هەرێما کوردستانێژی دەداخویانیەکت ئاشکرا کرد هژمارەوان چەکدارێن داعش کۆ ڕۆژە ئینێ بدێزی بە دەرباسی ناف کەرکووکێ بوون 100 کەس بوون دبێژێژی ئەو چەکدارێکە حاویجەج بۆ سنوورێت داقوق و ژوورەی بە 7 پاسین بچووک بۆ ناف باژێر هاتبنە بەگوهستن.